Spend one more night here. I hate this is the only thing I hate about spring is my allergies. It was that outdoor wedding. I don't know if it's being in the valley or what, but I've sneezed like 100 times. ئەمە لە تۆچێت لەم ڤیددیۆیەدا پێتانەڵێم بۆچی ئەم نیشانانە دەرەکەون و چۆنی چارەسەری بکەن و ڕێگری لە دەرکەوتنی بکەن. حساسیەتی وەرزی یاخود هەستیاری وەرزی جۆرێکە لە هەوکردنی ڕووپۆشی ناوی لووتەکانمان کە بەهۆی تەنێکەوەیە کە کەسەکە هەستیاری هەیە بەرەو ڕووی. بۆ نمونە پۆلێنی گوڵ یاخود تەپوتۆس. لە کەسێکی ئاساییدا ئەم تەنە نامۆیە هیچ جۆرە کاردانەوەی دروست ناکە، بەڵام لەو کەسانی کە هەستیاریان هەیە بەرامبەری ئەم تەنە کارلێکەکان لەگەڵ جۆرێک لە خڕۆکەسپیەکانی خوێنە ناسراوە بە ماست سێڵ. ئەم ماستسێڵانەش کاتێک ئەم تەنە بینن زیاد لە پێویست کاردانەوەیانە بە بەرەو ڕووی. بۆیە بە ڕێژەیەکی بەرچاو زۆر مادەیەکە ڕێژن ناسراوە بە هیستامین. هیستامینیش وا لە خانەکانی جەستەمانەکات بە ئاوسێت، هەروەها ئەیانخاتە حاڵەتێکی ئامادە باشیەوانێ. ئەمەش ئەبێتە هۆی دەرکەوتنی کۆمەڵی نیشانە. باوترینیشیان دەردانی ئاو شلەمەنیە یاخود میوکەسە لە ناوەوەی لووتەکانمان. ئەمەش واکە لووتەکانمان بگیرێ و ئاو بە لووتەکانمانە بێتە خوارەوانێ. طبعاً بەعامی ئەم ئاوە ناسراوە بە چڵم، واتە لووتەکانمان چڵم زۆر دروست دەکات. لە ئەنجامی دروستکردنی ئەم ڕێژە زۆرەش لە چڵم دەکتێک هەیە یاخود کەناڵێک هەیە کە چاوەکانمان ئەبەستێتەوە بە لووتەکانمانەوە پێڵێن نێزۆلاکریمەڵ دەکت. ئەم دەکتە گیرێت بە چڵم. بۆیە چیتر ئاو لە چاوەکانمانەوە لە نادە ناو لووتەکانمان و بچێتە قوربمانەوە یادەچێت لێەوەی. لە ئەنجامشات چیەکات؟ چاوەکانمان ئاوەکات. بۆیە بینی و کەسانی هەستیاریان هەیە بێزگەلەوەی کە لووتەکانیان تەڕە چاویشیان تەڕە. هەروەها لە دەرەنجامی زۆر دروستکردنی چڵمدا بۆریەکی تر هەیە گوێکانمان ئەبەستێتەوە بە لووتەکانمانەوە پێڵێن ئیوستەیکیان تیوب. لە ئەنجامی ئەم چڵمە زۆرەوە ئیوستەیکیان تیوبەکەژە گیرێت کەواتە گوێکانمان کپە بن. بۆیە و کەسانی هەستیاری وەرزیان هەیە ئەبینی کە حاڵتەکان تا دەرەکەوێت بێزگەلەوەی لووتیان ئاوەکە و چاویان ئاوەکە گوێشیان کپە بێت. لەگەڵ ئەمەشدا ناو ڕووپۆشی لووتەکانمان پڕپڕە لە دەماری هەست. کاتێک ئەم چڵمە زۆرە دروست دەبێ و ئەم هەوکردنە ڕوایەت ئەم دەمارانەش ئازاریان پێیەگات و کێشەیان بۆ دروست دەبێ. لە ئەنجامدا کەسەکە بە بەردەوامی ئەپژمێت. بێگومان لە کۆتاییشدا بەهۆی هەموو ئەم شتانەوە لووتەکانمانە گیرێت و هەناسەدانمان سەخت دەبێت. کەواتە ئەو کەسانی کە حساسیەتی وەرزیان هەیە ئاو بە لووتیان نایەتە خوارەوە، چاویان ئاوەکات، گوێچکەکانیان کپە بێ بە بەردەوامی ئەپژمن و هەناسەدانیان سەخت دەبێت و ناڕەحەت دەبێت. ئەی چارە چییە؟ چارە سەرەکە بە دوو ڕێگاکرێت. یەکەمیان خۆپارێزیە، دوور بیت لە هەموو ئەو شتانی کە ئەبێتە هۆی دروستبوونی حساسیەت بۆ تۆ. بۆ نمونە پۆلێنی گوڵە، تەپوتۆزە، زاهی حاجەتشتنە یاخود هەر شتێکی ترە کە تۆ زانیت واد لێکات تووشی حساسیەت بیت. ئەگەر کارەکەشت وایە کە ناتوانانی لێ دوور بیت، هەوڵ بە لە شوێنی کارەکەدایە لەو شوێنانی کە تووشی ئەم تەنەهەستیارانە بیتەوەتیایە ماسک بپۆشیت، هەتاوەکو ڕێگری بکەی لە چوونە ژوورەوەی ئەم تەنانە بۆ ناو لووتەکەت و دەرخستنی ئەم نیشانانە تیاتە. لە دوای خۆپارێزی کامیش لە دەستی خۆتدایە کاتێ نیشانەکان دەرەکەوێت پێویستە بە چاودێری پزیشکی هەیە. پزیشکەکان لە ڕێگی دەرمانەوانێ کۆنتڕۆڵی حاڵەتەکە ئاکەن. جۆرەها دەرمان هەیە بۆ چارەسەرکردنی حاڵەتەکە. یەکەمینیان دژە ماستسێڵە. وەکو وتمان لە ئەوڵا ماستسێڵە بێتە هۆی دروستکردنی هیستامین و دەردانی بە ڕێژەیەکی زۆر. کەواتە یەکەم دەرمان ئەوانەیە کە ڕێگری لە ماستسێڵەکان بکەین هیستامین زۆر دەربات. ڕێگایەکی تر بریتیە لە ڕێگرتن لە کارکردنی هیستامین یاخود دژە هیستامین. ئەمیش واکات ئیفێکتی هیستامین زۆر نەبێت لە جستەیە و ئەم نیشانانە خاوترەکاتەوانە. ڕێگایەکی تر بریتیە لە کەمکردنەوەی ئیلتیهاباتەکە کە تازە ڕوویاوە لە ناو لووتدا. ئەمیش لە ڕێگەی کۆمەڵە دەرمان و پەمپەوە بێت. هەروەها بۆ ئەو کەسانی کە زۆر بە سەختی حساسیەتەگرن جۆرێک لە چارەسەر هەیە پێڵێن ئیمیونۆتێراپی. ئیمیونۆتێراپی چییە؟ ئەو تەنانەی کە کەسەکە پێ حساسیەتی هەیە پاش پشکنین کە دۆزرایەوانێ بە ڕێژەیەکی کەم ئەخرێتە جسمی کەسەکەوانێ بۆ ئەوی لەگەڵ کاتدا جسمی کەسەکە ئەم تەنە بناسێتەوانێ و بە شێوەیەکی بەرچاو و هاکەزایی و هەڕەمەکی کاردانەوەی نەبێ بەرامبەری. ئایا تۆ کە زەناسیت حساسیەتی وەرزی هەبێت؟ لە خوار و لە کۆمنت پێمان بڵێ. ئەگەر ئەم ڤیدیۆیت بەدڵ بوو بیرت نەچێت سەری ئەم ڤیدیۆیەش بکەیت.